ئەو چیرۆکەی ڕاگەیاندنەکانی بەریتانیایی هەژان. چیرۆکی ئەستێرە شۆخەکەی یانی ئەستۆن ڤیلا پاش جیابوونەوەی لە کچە هاوڕێکەی و دروستکردنی پەیوەندیەکی سۆزداری تر لەگەڵ کوڕێکی تیپی یەکەمیانەکەی کاتێک باز لە ئەلیشا لیمان دەکرێت. بێگومان تۆ باسی یەکێک لە باشترین کچە یاریزان لە جیهان دەکەیت کە لە ئێستادا ناوبانگێکی گەورەی هەیە. بە جۆرێک لە ئینستاگرام زیاتر لە 6 ملیۆن فۆلۆوەرسی هەیە. ئەوە ژوای لێ کردووە بە ناوبانگترین بێت لەم ساڵانەی کۆتاییدا. لەسەر ئاستی تاکە کەسی هێرش بەرە سویسریەکە ڕکابەری نییە و لە ساڵی 2009 وەک دووەم باشترین کچە یاریزان لە ئینگلتەرا دەستنیشان کرا. لەو ساتەشەوە تا ئێستا بەبێ وەستان پەرەی بەتوانە جستەیەکانیدا تا ببێتە ناوێکی دیار لە تۆپی پێی کچان و بتوانێت لە لاکێشە سەوزەکاندا جیاوازی دروست بکات. لیمان لەیانەی وێستامەوە پەیوەندی بەیانی ئەستۆن ڤیلاوە کرد. ئەو گواستنەوەیش گۆڕانکاری گەوری لە ژیانی تایبەتی یاریزانەکە دروست کرد. کچە شۆخ و شەنگە 23 ساڵەکە سەرنجی چاوەکانی بۆ لای خۆی ڕاکێشا بەهۆی ئەو هەواڵانەی دەربارەی ژیانی سۆزداری بڵاو دەکرانەوە کە بووە جێی مشتومڕی زۆرێک لە ڕۆژنامە بەناوبانگەکانی ئەوروپا بە گشتی و ڕۆژنامەکانی تایمز و مارکا و دەیلی مەیل بە تایبەتی. زانرا کە لیما پەیوەندێکی سۆزداری بەهێزی لەگەڵ کچە هاوڕێیەکی لە ڕیزی هەڵبژاردەی سویسراویانی پاریس سان جەرمان هەیە. ئەویش ڕامۆرا باکمانە و پەیوەندیەکەش 3 ساڵی خایاندووە. لەو کاتەشدا مشتومڕی گەوری بە دوای خۆی داهێنا. هەرچەندە ئەو پەیوەندیە لە کانونی دووەمی 2021 کۆتایی هات بەبێ ئەوەی هۆکاری جیابوونەوە ناسر و شتێکە ئاشکرا بکرێت. دوای چەند مانگێک هەواڵێک وەک بۆم تەقیەوە. کاتێک ئاشکرا بوو لیمان دووەم پەیوەندی سۆزداری لە ژیانی دروست کرد کە جیاوازیەکی زۆری لە پەیوەندی یەکەم هەبوو. ئەم جارە کچە سویسریەکە کچی تاقی نەکردەوە، بەڵکو پەیوەندی سۆزداری لەگەڵ یاریزانێکی تیپی یەکەمیانی ئەستۆن ڤیلا دروست کرد. ئەو هەواڵش بۆ هەندەرانی یانەکە مای دڵخۆشیە کاتێک ئەستێرەی یەکەمی تیپی کچانی یانەکە پەیوەندی خۆشەویستی لەگەڵ یاریزانێکی تیپی کوڕانی یانەکە دروست کردووە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەو یاریزانە کێ پێش ئەوەی دوانەکەی ئەستۆن ڤیلا چیرۆکی خۆشەویستی نێوانیان ئاشکرا بکەن. لیمان لە پیجی تایبەتی خۆی لە ئینستاگرام بە زمانی پرتوگالی نامی خۆشەویستی بڵاو دەکردەوە. ئەوەش هەوادارانی کچە 23 ساڵەکەی سەرقاڵ کرد ئەو کوڕەکەیە کە لیمان خۆشی دەوێت. تا دواتر ئاشکرا بوو یاریزانەکە بەڕازیلیە و ئەویش دۆگلاس دیازە کە توانی دڵی لیمان بۆ لای خۆی ڕابکێشێت و کەوێتە پەیوەندی خۆشەویستی لەگەڵیدا. دوای چەند ڕۆژێکیش دوانە سویسری و بەڕازیلیەکە پاش ئاشکرابوونی پەیوەندیەکەیان بەیەکەوە دەرکەوتن و وێنەیەکیان بڵاو کردەوە لەسەری نووسرا بوو خۆشمەوی. لە دوای ئەو وێنەیەش پەیوەندیەکە بووە فەرمی و کۆتاییش بەو مشتومڕانە هات کە لەسەر لیمانی کچە شۆخ و شەنگی سویسری لە ڕاگەیاندن و ڕۆژنامەکانەوە باز دەکرا.